زير د دمك د تفجرك گشتیا بل سر استا سالانه نرخ وین جگیره د نجگیریا نرخ زیر ده بگشتی هر خواست هایی د نابا بازار کانزه انده بگشتی هر لسر زیر مایه اول لگل زیف بتایبه د نابا بازار هریما کردستان ده جکبن وره که هر کرد بخوا زیر دخوازه او قاز برای خوا ندایه کرینا زیف وکه که یک جه ولاتین نشتجین هریما کردستان عرب بونج افکار آمه شیمان را دا آخوی بحثاوه که دکر که او زیده تر زیف دخوازن زیف دمه که در نرخوی ارزان تر هف بلگل زیر بگشتی که یک مسقال به عیار یک مسقال عیار 21 یا زیر به 445 هزاران به جداهیاوه زور لگل مسقال زیف کو به قاسی 15,000 دینار آنده لحرما کردستانه زیر نها لبورسای ده آستا زیده تری 2,000 دلار معامله پیدا کرن لبنده بکرنا بورسای سبا و گوهرتنین به تایبت ین جو سیاسی نافچه که زیده تر باندور لسر کریه بازار گرتینه اما زیده تر لسر بازار کانزایان گوتو بیجی لگل رزدار هجار قادر بکن که شارازه بازار کانزا نو خوادی کمپانیا دیجی آیا و گواستنا ناو دولتیا زیرو زیوه که هجار دم باش و سپاس با آماده بونا و دیفچونا راپورتا کامانده درکت هشتا تاوی که زیر گرانه جی هر خلق برای خود ده زیر اگر کریار هبن جی زیف کمتر دکرن هون دنابا بازار ده و هاورده کاران که و گوهزن زیو و زیرن جی زیده تر چه گوهرتنک بسر وی و گواستنا زیو ده هاتیه دوی دمه ده بله ام کاته ایوش باشتر بله 2022 لگه 2023 يعني فرق چی زوری پیدا کرد و استا زیر بازار زیر و زیو دیوه جگای خوشی بکات و وکو به همان شیوه زیر بس زیر وکو زیری ناتوانی بس خلق چکم استا روی خوی داوتا بر زیو با حکمی وی که هرزانه لبازار کن بله باشه زیده تر او کسا کی نکاک هجاریه که زیف دخوازن ئەو کەسانە بە زۆری عەرەب زۆری عەز بە زیو دەکە بە زۆری لە پاش عەرەب ئەوڕۆپی ئەو کوردانی کە لە ئەوڕۆپا دێنەوە زیاتر عەزیان بە زێڕی سپی و زی و هەروە کوردی خۆشمان بە کەمی یعنی ئەو کوردانەی خۆمان کە دەیانەوێ ئیشی زیو بکەن ئیشی دروستکراو ناکەن یعنی ئیشی قالب دەکەن کەمکەمە هەر کەسە بە گوێرەی خۆی میسالەن قالب دەکڕی و بۆ هەرگرتن بۆ قازانجێکی کەم بۆ قازانجکردنێ ئەف لە هەرێما کوردستانê چەند خەڵک خۆ دەداتێ ئەو ژی یا تشتێکی جێگیرە وەکە کو کەسێک بوو گوستیلێکێ بکرا یان ڕستکێکی بکرا یەن مامەڵایەژی پێ دکەن وەک خۆیە ئەو قاس خو نادەنێ بله نا مثلا ئێستا فەرقی زێر و زیو زۆرە مسقالێک زێر بەدەستعەقەوە 500,000 ڕادەوەستی مسقالێک زیو بەدەستعەقەوە 25,000 ڕادەوەستی ینی خەڵکانێک دەیکڕن بۆ فرۆشتن نایکڕن ئەو خەڵکانی کە زیوی دروستکراو دەکڕن زیوەکانیان بەس بۆ جوانیە یعنی بیر لەوەی ناکەنەوە بیفرۆشن لەبەرەوەی پارەکەی زۆر کەمە لە چاو زێر ینی خەڵکی خۆشمان هێشتان بە تەواوی فێر نەبووە ینی میسالەن زیو بکڕی قازانج دەکە بە هەمان شێوەی زێر ئەگەر پارەکەی زێر حیساب بکەی کیلۆیەک زێر بە 65,200 دۆلاریە کیلۆیەک زیو بە 800 دۆلاریە قازانجی زیوەکەی زیاترە لە زێڕەکەی باشە ئەگەر ئەو قاس خواستا کێم بیت لەسەر زیوی دەمەکێدا ئێوە وەکە کۆمپانیایەکی گواستنەوەی زێر و زیو کار دەکەن هاوردەکردنی زیو بۆ هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە ئەگەر کۆمپانیایەک وە کۆمپانیەوەش بینین بە نمونە وەربگرین ئەگەر بەڵێ ئەگەر بەراورد بکەین بە ساڵی 2022 لەگەر 2023 فەرقەکی یەکجار زۆری هەیە زیو هاتنی هاوردەکردنی هەرێمی کوردستان هینان بۆ هەرێمی کوردستان لە 2022 دوو تەن داخلی هەرێمی کوردستان بووە لە 2023
دەتەن داخل بووە ینی داخلی هەرێمی کوردستان تەبان هەمووش لە ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر داخلی هەرێمی کوردستان بووە ئەو زیوەی کە ئێستاش هەیە لە 1995 ئەو زیوانێک کە داهێنینە کوردستان بۆ تەواوی عێراق نەک بۆ هەرێمی کوردستان واتە هەرێمی کوردستان ڕێڕەوەکی گواستنەوەی زیوە بۆ عێراقیش بەو شێوەیە زیاتر ئێوە لە کام وڵاتەوە دەهێنن بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە بە زۆری دروستکراو لە تورکیا دێ قالبیش هەمووی لە ئیمارات دێتن قالب بەس دروستکراو ینی بەنسبەت زیو فرۆشەکان ناوەندی ئیشی زیوە ینی ئیشی دروستکراوی زیو بەس ناوەندی قالبە لە ڕووی سەبیکە و ئۆنسە و زیوە جیهانیەکان هەمووی لە دوبەی دێ بەڵێ زیاتر خەڵک زیو چوون بناسێتەوە کاک هەژار زیوی سەختە زیوی ساف زیو بیتن خەڵکی ئاسایی بە تایبەت بەڵێ بەڵێ دەبی ئەو خەڵکانی کە زیو دەکڕن دەبی بزانن لەکوێ دەکڕن لەبەرەوەی کوردستانیش بێبەش نییە لەو جۆرە مامەڵە نەشیاوانەی کە ئێستا مەوجودە لە هەرێمی کوردستان بەس ئەو جێگانی کە دەکڕن میسالەن هەر قالبەک کە مەوجودە ئەوەی خۆی لەسەرا ڕقەمی خۆی ڕقەم ژمارە تەسەسوری لەسەرا میسالەن کە دێ لەمە دەکڕی ئەمە میسالەن ژمارەی قالبەکەی لەو لەسەر دەنووسین ینی ئەمە بەرپرسین لە هەر جێگایەکی لە هەر وڵاتێکی قالبەکە بفرۆشی بە دڵنیاییەوە 100% بە ئەمانەوە دەیدێنێ بەس ئەگەر بچی لە بازاڕێکی نادیار بکڕیەوە خۆی بەرپرسا بەس ئەو زیوەی کە ئێستا دێ لە ئیمارات ئەو بە دڵنیاییە زیوەکی جیهانیە مەزبوطە ینی مەزمونە 100%. باشە کاک هەژار لەگەڵ ئەو کەمبوونەوە یان جیاوازیەکەی زۆر ناتوانین بیکەن چکە زۆرە بەرامبەر بە زێر ئەو داوای لەسەر زیو هەیە لە حاڵەتی وادا بووک هەبووە داوای زیوی کردبێت لە زاوا لە جیاتی زێر هات بێتە لە ئێوە داوای زیوی کردبێتن نا بەداخەوە ئەوە لە کنەما هێشتا نەبیتە کەلتور یعنی زێر ئەگەر بۆ هەر بووکەک 25 مسقالیان بە نمونە بینەوە یان 50 مسقال بە نمونە بینەوە 5 غرامی مسقالێک زیو دەکڕێت لە بۆ زاوە ئەویش حەڵقەکە بەس یعنی هێشتان لە لای مە نەبوویتە کەلتور ینی خەڵک هەر خۆی داوەتە بەر زێر ئەویش هۆیەکەی ئەوەیە خەڵک کە نایکڕی زیو ئێستا خەڵکی مە باشە تۆزێک فێر بووە زیوی بکڕی زیوی قالب بکڕی میسالان ئێستامە چیلۆیەک قالبی زیو دەفرۆشین بە 800 دلار تەبانەوە بە کۆ ینی بە جملا میسالەن دوکانداری ئاسایش بە 850 دلاری دەفرۆشی هەرکووی بازاڕی جیهان بجوورێ کە ئەبرە 100 دلار لە ئۆنسە قازانج دەکە لە قالبەک زیوی بەس خەڵک هێشتان بە ترسەوە دەیکە ینی شارەزایی وەکو زێر نییە ینی زیو بە نسبەت خەڵکی هەولێر و بە نسبەت خەڵکی کوردستان قالب کام ترس کاک هەژار بچی ترس لە مامەڵەکردن بە زیو کام ترس بەڵێ ینی خەڵک وا فێر بووە هەر زێڕەکە بکڕی و دەسعەقەکە بدە و ینی تازە خەڵک فێر بووە زێڕی قالب بکڕی لۆ هەرگرتن باشترە لەوەی کە زێڕی دروستکراوە بکڕی کۆمەڵک دەسعەق بداتن زێڕی قالب دەکڕی و لە شێوەی ئۆنسە و 100 غرامی 50 غرامی و لەو بابەتانە بەس ئێستا زیویش بە هەمان شێوە خەڵک وا تازە فێر دەبی یانە ئەمە ئێستا ڕۆژانە مشتریمانێ خەڵکێ بە جۆری توانای خۆی میسالەن بە زۆری مۆزەف دەیکڕی بە زۆری میسانە خەڵکێک کە سەرمایەکی بچووکی هەیە دێ بزنزێک دەکا لە زیویش باشترین بزنزە لە چاو زێڕی فایدەیوی زۆر زیاترە لە زەرەرەکەی ینی زیو بەس دەبی تۆزێک لە بەرۆی ڕائسمالەکەی ینی پارەکی زۆری ناوێ ئەتو میسالەن دائیمەن ئیشت پێبی ینی بەشێک پارەکی کمی دەوێتن لۆی ئەو بزنزەی پێ بکەیت کاکە هەژار قادر شەڕازای بازارە کانزایان و خوادیە کۆمپانیە کاڤە گۆهاستنە وان یا ناودەوڵەتی ji hewlêrê li gelma bûyî gelek spas.